سەڵاتان لەبێت بینەرانی زاری کرمانجی دیارە ئەمڕۆ 71 ساڵ بە سەردامەزراندنی یەکێتی ئافرەتانی کوردستان تێدەپەڕێت کە لە سەرەتادا لە 11 ساڵی 1952 لە سەردەستی باوکی ڕۆحیمان مەلا مستەفای بارزانی ئاوەڕێکخراوەیە دامەزرا. ئەمڕۆژ لە سۆران ئەو یادە بەرز ڕادەگیرێت و هەر لە سەرەتادا وەک دەبینن لە دوای ئەوەی کە ئەو ڕووداوەی نەخوازراوەی ئاگرکەوتنەوە لە سۆران ڕوویدا لە یەکێک لە باڵەخانەکان بۆی لە لێرە ئەمڕۆ بە چەند چاڵاکیەک لە سەرەتادا هەرگیرساندنی مۆم و دواتریش وەک دەبینن کۆمەڵێک بەرپرسیان و دەستگاکان و هەروە ئافرەتان لێرە ئامادەن بە شکاندنی کێک و بڕینی کێک مەراسیمەکە دەست پێکات. ئەو مەراسیمەش چەندین چاڵاکی جۆرا و جۆر لە خۆ دەگرێت کە بە کاری دەستی کۆمەڵێک ئافرەت بەشدار بوون و بەڵێ هەرچەندە خۆی لە 11 بوو بەڵام وەک باسم کرد بەهۆی ئەو ڕووداوە نەخوازراوەی ئاگرکەوتنەوەکەی سۆران سێ ڕۆژ ماتەمینی ڕاگەنجرا بوو لە سۆران بۆیە ئەم مەراسیمە خرایە ئەمڕۆ وەک ڕێزگرتن لە قوربانیانی ئەو ڕووداوە. بەڵێ وەک باسم کرد هەڵگیرستانی مۆم بۆ ڕۆحی پاکی قوربانیانی ئاگرکەوتنەوەکەی سۆران کە لە ڕۆژی هەینیدا 14 قوربانی لێکەوتەوە. باڵێ هەروکە ئاماژەم پێدا ئەمڕێکراوە لە 11 ساڵی 1952 لە شاری سلێمانی دامەزرا. مەبەستیش لە دامەزراندنی ئاوڕێکخراوە لەو کاتەدا کۆکردنەوە و ڕێکخستنی توانەکانی ئافرەتان بوو لە بەشداریکردنیان لە شۆڕشی ئەیلول و پایڕامیاری و کۆمەڵایەتیەکاندا. بەپێی دەستور و پەیڕەوی ناوخۆڕێکخراوەکە پێویستە هەر 3 ساڵ جارێک کۆنگرە بەست بەڵام تاوەکو ئێستا تەنها 8 کۆنگرەیان بەستووە. کۆنگرەی یەکەمیش بە بەشداری دەستەی دامەزرێنەران بەسترا کە هەریەکە لە بەڕێزان درەخشان جەلال حەفید، سوڕیا مەلای گەورە و ناجیە مستەفا فەندی و ناجیە میرزا غەفور بوو. بەڵێ ئەوەی دەیبینن کاری دەستی بەشێک لە خانمانە کە لە سەرمێزەکان دانراوە لە ساڵیادی دامەزراندنی یەکێتی ئافرەتانی کوردستاندا نمایش دەکرێن. کۆمەڵێک کاری جوانێک سوارات و کڵاو و هەڵدێدی کۆری ناوماڵ و لەگەڵ جانتا ئەوشی هەموو شۆروکن و لەگەڵ ڕاستەکانی کردیا بە شێوەیەکی جیاواز. هەر ئەوە دەتوانێت جلی بووکەکانیش ئەو شێوەیە با قماشێکی سادە دیزاینی ئەوە دەستپێکی کارەکەی خۆمە. نه ئەوە ئێستا دەستپێکی کاری خۆمە. دوکانی خۆم هەیە. دوکانی خۆم هەیە بەڵام ئەوە وەکو پێشانگا حەزم کرد لەو ڕۆژی ئافرەتان بە دیار بکەوم پێش بکەوم بە هەوڵی ئێوە. ئەگەر ئێوە پشتیوانی من بن یعنی دەتوانم زۆرتر یعنی کاری گەورەتر بکەم. پشتکردن لە تو ساختکردنەوە لەمە دەبێت. سپاس یعنی ئەوە بۆ من زۆرە. ئینشاءڵڵا ئەمە بەرنامەمان هەیە بە تایبەتی ئەوە گەشتیاری
بەڵام خاتونەک باسی کرامە سەرەتای کارکردنیەتی و دەیەوێت لێرە کارەکانی خۆی نمایش بکات و وەک دەستپێکێک و دواتر بیاوێ کارەکانی خۆی پێ بگەێنێت و پەرە پێ بدات و بیتوانێت بە بازاڕکردنیان بۆ بکات ئەمە شوەک پشتگیریەک لە ئافرەتان بۆ ئەوەی بتوانن هەریەکە و لە ڕێگای کاری دەستی خۆیانەوە گرنگی بە پەرە بە توانەکانی خۆیان بدەن. بەڵێ ئامادەبوونی بەرپرسانیش لێرە وەک پشتگیریەکە لە ئافرەتان و لە تواناکانیان بۆ ئەوەی پشتگیریان بکەن ئافرەتان بتوانن هەوڵی خۆیان بدەن بۆ ئەوەی بتوانن بەبێ جیاوازی لە کۆمەڵگادا گرنگی بە توانەکانی خۆیانیان بدەن. لێرە ئافرەتانە کۆمەڵ ئافرەتێکی دەستڕەنگین بەرهەمی خۆیان کاری دەستی خۆیان لێرە نمایش دەکەن و بێگومان پشتگیریکردنیان دەبێتە هۆی ئەوەی کە گرنگی زیاتر بە خۆیان بدەن بە توانەکانیان و لا ڕێگای کاری دەستی خۆیانەوە دەتوانن بەرهەمێک بۆ خۆیان تۆمار بکەن و هەروەها بژێوی ژیانیان دابین بکەن. کارەکانیش دیزاینکردنی هەنار و مێخەک و دیزاینکردنی قەڵەم و کەمەر و چنینی کەمەر و چەندی شتی جوستکردنی تەزبیح لەو شتانە هەم عەرزیشە هەم فڕۆشە. لە سەرڕای کاری دەستی لەولاوە کۆمەڵێک شیرینی و خواردنیش ئامادەکراوە کەویش ئافرەتان خۆیان لە ماڵەوە ئامادەیان کردووە و لێرە نمایشی دەکەن. دەکرێت لە ئافرەتانە لە ماڵەوەش گرنگی بەو کاریان بدەن و بەردەوامی پێ بدەن لە ماڵەوە دەتوانن خواردن دروست بکەن و ئەمە بە بازاڕکردن دەگەێنێت چۆنیەتی فێرکردنی ئافرەتان و چۆنیەتی کارکردیانیان بۆەوەی بتوان بەرهەمەکانیان لە بازار ساغ بکەنەوە. ئەمە زۆر لەگە خواردنێ دۆستینەوە ناوڵەزانی ئێستا پێشتری خواردن زیاتر زۆر تەرکیز دەکراسە وەکو دەرەی تاموانە. ئێستا خەڵک زۆر لە بابەتی تەندروستی دەپرسیت لەرە شەکری چەندە و کەلاری چەندە ئەوانش لەبەر چاو بژێت با تایبەتی لە شیرناتی بەس ئەوەی ئێستا من هەستی پێ دەکەمەوە خواردنێک بە تایبەتی شیرنیانە کە دروست دەکرێن یعنی بەڕاستی تایبەتمەندێکی خۆی هەیە. ئەتوو ئەوانە کە دروست دەکەی بە بازاری دەکەی یان لەگەر مەتاعم و شتەکان ئەوەت نییە لۆ لەگەڕ کۆنتاکتەشی دروستکە یعنی زانی دروست دەکەی بەوان دەرەی حەسەب سەرفیات دوان دەرەی ئەوان دەست بە چوکاندایان دەستێت مەتاعمان لێدان ڕۆژانە حەسەب داواکان
بله disposable إذا ولا بيناتن دلوقتي كسب كل بيخوي بيناتن أو ده صار كسب غير ده وقت كل شيء بيخوي دروس قات اللي يندرن داي الصوت بەڵێ دیارە لە پاڵ کاری دەستی لە وڵاتر چەند کاری شێوەکاری نمایشکراون تابلۆی دەستی ئەو خاتونانە کە لەم هۆڵەدا نمایشکراون دەمانەوێت بەڵێ ئەمە کۆمەڵێک تابلۆی جوان کە کاری دەستی خانمانن لێرە لە ڕێگای ئەم پێشانگایەوە تابلۆکانیان نمایش دەکرێت. أوش بهمان شيء أوي عند هذا السفرة أفرد وقو روماني لهاتنا خلينا قوانين السفرة ديك بتاخذوهم هل خوي كيف أكادن ناخي رش اليوم أو أزاراني كبي كرديكوا وقو قريانا شيء بس بتبيني للسعودي ودلالة أماش سوشتا هنوقف الأولين أما خانية كبو ذاتها سوشتا أماش بهمان شيوا أما تشكل بحثة برنجال بنوي كي نتيجة تشبرشنا خانية كتيرا كمالاي مجداني مالاي زين مشتكي مالاي أودا دات أجسيري جام كخرابتي شبت طبعا نسر وأجر بحيث بالمكانة ما بخلوش كيسو بحيث رجوعان تكيرا أما شو كده بيدريد ما يجيبا خلاصة هذه الرجوع تابلانة كتوزك منك متكسي كيسر بشارك بيننا تانا بيدي لرا سيارة فيها أما أسبوعها لرا شخاطين فيها أكيد يكتوس نبيل وتكس بدن زوبة جواني زيادة بي هم أول شيء كيها مانا لواسي تدر مناطق دوش أول أساسية مانا چینی که ما نوادیست که همه استادانه جوانی آخر می‌کنیم هم باز استاد جوانا و هم بدون اسکری استای چمان. همشان زیادش دیگه می‌دانیم که
يعني بناية كان بو بس كده ولا كلاسيك درست هموی دست کرده ام تابلویا درابو هدفی من لدرست کردنی اما بو هموی من درست کرد او شوینانه کدراون بکارتون دیزاین کم دن نریم دویستم پیامک او بالفابریکیشن افلامی ترانسلیشن درست اما نشد بو جانی بو ابتزه کبره و یزور جان بو ساده برچی هم نمانه connection has to keep pushing another tedris یه برجسته اگه ببینم و اولش خیلی واقعا اول دیشا سروشتا کاری تجربه سروشتا اول ستایلی اب استغابلا اول موادی که بدم مواد بسیار برجسته آماده دکه و ورقای اویا ورقای گل دیگه دادا او ورقای گل دادا برجسته وقتی بو او کوریا مواد بکارده آماده ستایلی مدرن اولش با همان شیوه ستایلی مدرن برنگی اکسی ایشون داشته بگه پاهای گل بەڵێ وەک دەبینن میوانان پەیتا پەیدا بەر پێشانگاکەدا دەڕۆن و دوای بینینی کاری دەستی لەم هۆڵەشتا کۆمەڵێک تابلۆی جوان نمایشکرابوون کە کاری دەستی خانمان بوون خۆیان بەس دەست و پەنجەکانی خۆیان ئەو کارانیان ئەنجام داوە و دەبین بەرپرسانش پشگیری ئافرەتان دەکەن بۆ ئەوەی هەرە بە توانەکانیان بدەن بە بازاڕکردن یەکێکە لە گرنگترین ئەو کارانەی کە ئافرەتان دەتوانن لە ڕێگە هونەرەکانی خۆیانەوە ئەنجام بدەن. بەڵێ لە یادی حەفتا و یەکەمین ساڵ یادی دامەزراندنی یەکێتی ئافرەتانی کوردستان ئەم ڕەنجەمەنی ئافرەتانی سووران هەستەوە بە سازدانی مەراسیمێک بۆ یادکردنەوەی ئەم ڕۆژە وەک باسم کرد هەرچەندە 11 بوو بەڵام بەهۆی ڕووداوەکەەوە ماتەمینی سووران خرایە ئەمڕۆ چوارشەممە.
بەڵێ هەوڵەدەین لەگەڵ خاتون نازدانین عزیز بەرپرسی ئەنجومەنی سۆرانی یەکێتی ئافرەتانی کوردستان گفتوگۆ بکەین ئەگەر دەرفەت هەبێ سڵاوت لێبێ و ئەم یادە لەیەوە پیرۆز بێت. زۆر سپاس بەڕێزی زۆر مەمنون. یادی هەفتە یەک ساڵەی دامەزراندنی یەکێتی ئافرەتانی کوردستان گەرمترین پیرۆزبایی خۆمەڕاستی گشت ئافرەتانی کوردستان بەگشتی و ئافرەتانی ئێستا بە خۆی سۆران بەتابەتی دەکەین. هەفتە یەک ساڵ بەر لە ئێستا یەکێتی ئافرەتانی کوردستان لەسەر دەستی باوکی ڕۆحێنێتەوەی خولبازاری نەمر دامەزرا. هەدەف لە دامەزراندنی ڕێکخراو یەکێتی ئافرەتان بۆ ئەوە بوو کە هەموو ئافرەتانی کوردستان بە تەواوی بیرۆڕە جیاوازەکانە بە تەواوی جیاوازەکانە بتوان لەژێر چەتری ئەم ڕێکخراوە کۆ بکرێنەوە و پێکەوە دەست لەناو دەست بتوان هاوکار بن ئەرک و ماف و ڕۆلی خۆیان بە تەواوی جێبەجێ بکەن و دەتوانێت پێش دەمەزراندنی پارتی دیموکراتی کوردستانیش ئافرەتان گرنگێکی تایبەتی هەبوو لە عەقیدەی بارزان هەمیشە لە سەردەمی شێخ ئەحمەدی بارزانی لە سەردەمی شێخ عەبدولسەلامی بارزانی سەردەستی بارزانی نەمر ئێستاش لە سەردەستی سەرۆک بارزانی گرنگێکی تایبەت بە ئافرەتراوە هەمیشە پارتی دیموکراتی کوردستان باوەڕی تەواوی بە مافەکانی ئافرەت هەبووە هەمیشە پێی باش بە کە ئافرەتانی شان بە شانی پیاوان ڕۆلی خۆیان هەبێ و ئەرکیان پێ بستێت و مافیشیان پێ بدرێت. دووبارە بەرز و پیرۆز بێت یادی هەفتە یەک ساڵی دامەزراندنی یەکێتی ئافرەتانی کوردستان و سەری ڕێز و نەوازش بۆ گشت ئافرەتە شەهیدەکان و بۆ ئەو کارەساتە نەخوازەوەی کە ماوەیەک پێش ئێستا لە شاری سۆران ڕوویدا کە ژمارەی قوربان لێکێتەوە کە لە نێوانشاندا کۆمەڵێک ئافرەت بوونیان هەبوو. دووبارە بەخێر بێن دووبارە بەرز و پیرۆز بێت یادی هەفتە یەک ساڵی دامەزراندنی یەکێتی ئافرەتان. خاتون نازدانین دەمای پرسیاریەوە بکەم ڕۆلی ئافرەتان ئێستا تا چەند کاریگەریە بۆ لەسەر کەمبوونەوەی تونند و تیژی دژ بە ئافرەتان وەکو ڕێکخراوەتان دەتوانین بدان ڕۆلیان هەبووە ئەمەش وەکو ڕێکخراوێکی ئافرەتی کوردستان لە بەراڕێکردنەوەی کۆمەڵێک خۆل سمینار و ڕوکشۆ توانیمانە تا حدێک ئەو تێگەیشتنە لە کۆمەلگا بخۆڵقینی کە ئافرەتانش شان بە شانی پیاوان مافیان هەیە و پێویستە مافیان پێ بدرێت و ئەرکی خۆشان بە تەواوی جێبەجێ بکەن لە کۆمەلگا. زۆر سپاس بۆ عزیز بەرپرسی ئەنجومەنی یەکێتی ئافرەتانی کوردستان. بەڵێ لەگەڵ بەڕێز عەبدوڕەحمان گوانی بەرپرسی بەشی ڕێکخراوە پیشەوەری و جەماوریەکانی قسەکەین ئەم کاتت باش کاکە سەڵاوتان لێبێ ئەگەر باس لە ڕۆلی یەکێتی ئافرەتان بکەین و کاریگەری لەسەر کۆمەڵگا. بەڵام بەتەکید ئافرەت ڕۆڵێکی گرنگی هەبووە لە کۆمەلگا بە شێوەیەکی گشتی وکو لە کۆمەلگای کوردەواری بە شێوەیەکی تایبەتی لەبەرەوەی ئێمە نەتەوەیەک بووینە هەمیشە لە شۆڕش و خەبات و ماندیبوون بوون لێ ئافرەتی کورد هەمیشە قوربانی داوە شان بە شانی پیاو هەمیشە خەباتی کردووە قوربانی داوە بۆ نمونە لە شۆڕشی ئەیلول و شۆڕشەکانی پێشتر و لە شۆڕشی گوڵان و ئێستاشی لە گەردابی ئافرەت هەمیشە ڕۆڵی بەرچاوی هەبووە توانیتی شان بە شانی پیاو ئەوەی کە لە سەرشانێتی جێبەجێ بکە بۆی هەر بۆ نێشەوە ئەمڕۆ ساڵیادی هەفتە یەکەمین دامەزراندنیانە پیرۆزبایی لە ئافرەتی کورد بە تایبەتی و ئافرەتانی جیهان دەکەین هیوادارین ئافرەت زیاتر بتوانانی ڕۆڵی خۆی ببینی و داواشم لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم و هەموو ئەو ڕێکخرا و کۆمەڵانەیەکەوە ڕۆڵی ئافرەت هەمیشە لە بەرچاو بگرن ئافرەت مەجای باشی پێ بدرێت ئەوەی کە بتوانین زیاتر خزمەت بکە هەرچەند خزمەتێکی زۆرێکی کردووە لەلایەک دایکە لەلایەک ئافرەتی ماڵە لەلایەک کاری دەستی دەکە هەموو کارێک ینی ئەم پێم وایە ڕۆڵی ئافرەت لەی پیاو زۆر گرنگترە ئەو ئەرکانەی لە سەرشانی ئافرەتن ئەم پێم وایە لە سەرشانی پیاو نینە بۆ دەرەجەیە ئافرەت زیاتر ڕۆڵ دەبینی ئافرەت زیاتر ماندی دەبی بۆیە پیرۆزباییان لێ دەکەین هیوای سەرکەوتنیش بۆ یەکێتی ئافرەتانی کوردستان دەخوازم. بەڵێ ئەوەی بینیتان تەواوی ئەو مەراسیمە بوو کە لە هەفتە یەکەمین ساڵیادی دامەزراندنی یەکێتی ئافرەتانی کوردستان بوو لە ئەمڕۆ لە سۆران ئەنجام درا کە لە سەرەتادا لە سەردەستی باوکی نەتەوەیمان بارزانی نەمردا سازکرابوو لە سەرەتا لە شاری سلێمانی بوو ئەمڕۆژ هەفتە یەک ساڵ بەسەر ئەو یادەت هەیە دەپەڕێت و لە سۆران ئەو مەراسیمە بەرزڕاگیرا.